خوێندکارانی کۆلێژەکەمان بەڕاستیە ئەم جۆرە سەردانە زۆر ئەهمیەت و تایبەتی خۆیان هەیە بۆ گرنگن بۆ ئەوەی کە خوێندکارانی ناوەندە ئەکادمیەکان ئاشنا بن بە کار و چالەکیەکانی زانکۆکان و کۆلێژەکانی کە لە نزیکەوە ئەوەی کە لێرە ئێمە تێبینیمان کرد ئەم بۆ ئەوە بوو کە خوێندکارەکانی بڵێن کۆلێژەکەی ئێوە زۆر مهتەم بوون بە ئەو دەرسانی کە لای ئێمە وەرەگیرێن و هەستیان کرد شێوازێک لە چوونایەتی و لێکچوون هەیە لە نێوان دەزەکانمانەوە ئەمەش وا ئاکات کە علاقە و پەیوەندی نێوان خوێندکارانی ئێمە بە خوێندکارانی ئەوە لە مستەقبەلا زیاتر یەک نزیک بنەوە و هیوادارم ئەم گەشتتان بۆ کۆلێژەکەمان کۆتاگەشت نەبێت و لە داهاتوودا سەردانی زیاتر بکەن بۆ ئەوەی زیاتر لە نزیکەوە ئاگاداری ئەو چالەکانی کۆلێژەکەی ئێمە جینەسیس لە هەر پەلەوەیەکە بۆ لای دووی کۆرپەلە لە چیەکە دیراساکە لێ هێرکرد ئەفێتە ئێرەوە وکرا ئێرەوە پاشان بۆ لە کاتی جیاوازە سێرەکرد زانی ئۆرگانەکانی چۆن دروستە بێ بۆ ئەوە بەکاربێنین ئەم هەڵچەکە بەڵێ ئێمە وەکو خوێندکارانی قۆناغی دووەمی بەشی شیکاری نەخۆشیەکان لە گەشتێکی زانستیە بۆ کۆلێژی ڤێتەننەری سەر بە زانکۆی سلێمانی ئەم گەشتەمان ئەنجامدا هەڵبەتە لێرەوە سپاسی گروپی برایتنەسن دایرکتنەسەکەین کە پاڵپشتێکی میدیایی بوون بۆ گەشتەکەمان جاوی لێرە گرنگە باسیکەین ئێمە توانیمان معلوماتێکی باش لە ڕێگەی تاقیەکەکان بەسەرکردنەوەی جۆراوجۆرترین تاقیەکانی ئێرە بەدەست بێت هەڵبەتە لە تاقیەکانی شاتاکانی باری پاراسایتۆلۆجی بەکتریۆلۆجی مایکرۆبیۆلۆجی چەندی تاقیەکی تر کە بتوانین لە ڕێگەی گەشتە زانیانەوە زیاتر بوارێکی معلوماتی زیاتر فراهم بکەین بۆ خوێندکارەکانی خۆمان و بتوانین سوودیکوان پێ بگەینین کە تەناغمێکی باش لە نێوان خۆیان و بۆ تەندروستکارەکانی بواری بەشەکانی ترا هەبێت و تەستیقێکی تریان هەبێت و سوادی لێکم بە دو ڕۆژ سەرەتا سوپاس ئێم گروپاکەم کە ئەمڕۆ هاتوون لەگەڵمانەوە هاوکارمان بوونە ئێمە وەکو گروپی قۆناغی دووەمی شیکاری نەخۆشی و هاتوین کۆمەڵی خوێندکارین لەو زانکۆ هاتوین بۆی زیاتر ئاشنابین لەگەڵ ڕێگەکانی ئێرەبین چونکە لە هەر زانکۆیەک و تاقیگەی جیاواز هەیە و تا زیاتر ئاشنایی ئامێرەکان و تاقیگەکان و ئەوەهی بین سوودی زیاتر بۆ خۆمان هەیە سەرەتا بە خێراتنیم گروپەتانەکەم بۆ ڕۆماڵکردنیم چالاکی ئەمە کە بریتیە لە گەشتێکی زانستی بۆ کۆلێژی ڤێتەننەری بە مەبەستی زیاتر ئاشنابوون لە تاقیگەکان و چۆنێتی کارکردن و زیاتر تەلەبەکان لە پێشەوە شێوازی ئیشکردن ئەم تاقیگانە ببینن بە پێویستمانزانی باشمانزانی کە ئەم گەشتیان بۆ ڕێخەی وەکو زانکۆی پۆلتەکنیکی تەلەبەکان زیاتر ئاشنا بوون بە چۆنێتی کارکردن و ئیشکردن لەناو تاقیگەکانە دووبارە سپاسانەکەم بۆ هاتنتان بۆ ئێرە و ڕۆماڵکردنی ئەم چالاکی ئێمە دەسا ئەمە وەکو قوتابیانی کۆلێژی شیکاری نەخۆشیەکان قۆناغی دووەمەستان بە ئەنجامدانی گەشتێکی زانستی بۆ کۆلێژی ڤێتەننەری لە زانکۆی سلێمانی بە خێراتنی گروپی برایتن دە دارکنێسەکەین کە یارمەتیانیان و هاوکارمان بوو لە ئەنجامدانی ئەم گەشتی و پیشاندانی ئەو چالاکیانەی کە ئەنجامانە لە ماوەی ئەم گەشتە زانستیە دیارە گرنگی ئەم گەشتە زانستیە لەوەیە کۆمەڵێ وانە هاوبەش هەیە لە بینی شیکاری نەخۆشیەکان و هەروەها کۆلێژی ڤێتەننەری و ئێمە هەستاوین بە ئاشنابوونی زیاتر بۆ وانانە چۆن لە کۆلێژی ئێماخوێنرە و لێرە خوێنرێ ئاشنابووین بە هەموو ئەو ئینسترومنت و ئەو تاقیگانی کە تێیا لێرە بەکارهێنرێ و هەروەها ئاشنابووین بۆ نەخۆشیانەی کە لە نێوان چ ئاژەڵ بێت بۆ مرۆڤ یاخود مرۆڤ بۆ مرۆڤ ئەخوێنرێ و بۆ هاوبێتەوە ئەم کارتان باشە ئەمڕۆ سەردانێکی زانستیمان کرد بۆ کۆلێژی پزیشکی ڤێتەننەری لە زانکۆی سلێمانی خوێندکارانی قۆناغی دووی شیکاری نەخۆشیمان هێنا لە زانکۆی پۆلتەکنیکی ئامانجی سەردانەکەەوە بۆ ئەو بوو خوێندکارەکان لە نزیکەوە ئاگادار بن کە لە کۆلێجی پزیشکی ڤێتەننەری چۆن دەرزی پاراسایتۆلۆژی بە تایبەتی و دوایەوە بەکتریۆلۆژی لەبەرەوەی ئێمە بەشی شیکاری نەخۆشی زیاتر ئیشیان
شیکارکردنی نەخۆشیەوەتە ئیشیان مختبەرە ئێمەش بە تایبەتی سەردانی دوو مختبەرمان کرد مختبەری پاراسایتۆلۆژی لەگەڵ بەکتریۆلۆژی گرنگی ئەمەش چییە گرنگی ئەم سەردانەوەیە کە مەجموعەیەک نەخۆشی یاخۆ بڵێن پەرەسایتیان بەکتریا هەن نەخۆشی هاوبەشن لە بینی ئینسان و ئاژەڵە لە ئاژەڵە گوێدرێتەوە بۆ ئینسان لەبەرەوە ئەمان زیاتر شارزایان لەو بوارانە هەیە کە لە ئاژەڵا هەیە و ئەو پەرسایت بەکتانەی کە گوێزرێنەوەوانە لەبەرەوە گرنگە خوێندکاری شکاری نەخۆشی ئاگاداری ئەم جۆرە خوێندانە بێ واگاداری مختبەرانە بێ کامان چۆن لێرە کارەکەن و چۆن توان هاوکاری یەکتری پێ نەداهاتووە. بەڵێ ئەو پرسیارێکی زۆر جوانە بەڕاستی دایما گرنگە بەشە پزیشکەکان پەیوەندیان بەیەکەوە هەبێ پزیشکی ڤێتەننەری و پزیشکی گشتی یا پزیشکی دان شیکاری نەخۆشی کۆلیژی تەندروستی لەبەرەوەی کە کاتێک ئەتوێ چارەسەرێکی زۆر مەزبوط بکەی بڵێن لە وڵاتە ئەبێ هەموو لایەنەکان ئاگان لێی بێت بۆ نمونە پزیشکی گشتی چارزایەکی تەواوی هەیە لە بواری پزیشکی ئینسانیە شیکاری نەخۆشی چارزای زۆر باشی هەیە لە بواری تەشخیصکردنە لە بواری مختبەرە پزیشکی ڤێتەننەریش چارزای هەیە لە بواری نەخۆشی یاخود ئەو مایکرۆبۆ و پەرسایتانەی کە لە ئەنیماڵا هەیە و خەتەر دروستەکە بۆ سەر ئینسان لەبەرەوە بە کۆی گشتی ئەبێ پەیوەندیەکیانە بەبێکەوانێت تاوەکو بڵێن کۆمەڵێک کەس دروست بێت بەیەکەوە دانیشتن پلانێکی جواندانن لە کاتی بڵاوبوونەوەی نەخۆشیە تا تشخیصی حاڵەتەکان بکەن و باشترین ڕێگە دۆزنەوە بۆ چارەسەرکردن یاخو بۆ ڕێگریکردن تا یەکتی نەخۆشی بڵاو نەبێتەوانێ. سوپاسدانەکەم بەوە دەرفەتا ئێمە ئەمڕۆ وەکو کۆلیژی تکنیکی تەندروستی هەستین بە ئەنجامدانی گەشتێکی زانستی بۆ قۆناغی دووی خوێندکارانی بەشی شیکاری نەخۆشیەکان هاتین سەردانی زانکۆی سلێمانی کەمپی کۆنمان کرد لەوێر سەردانی کۆلیژی ڤێتەننەریمان کرد لە سەردانی ریسەرچ سنتەر واتە سنتەری توێژینەوەی کۆلیجەکەمان کرد ئاشنا بووین لەگەڵ ئەو ئامێر و کەرەستە پزیشکیانەی کە لێرە هەیە لە ڕاستیا توانایەکی باشیان هەیە حەزمان کرد خوێندکارەکانمان لە توانای سنتەری توێژینەوەی کۆلیژی ڤێتەننەری ئاشنا بن لەبەرەوەی پەیوەندیەکی ڕاستەوخۆ لە بینی شیکاری نەخۆشەکان و کۆلیژی ڤێتەننەریە هەیە چونکە هەندێک نەخۆشی هەیە پێیانەوترێ نەخۆشیە گوازراوەکان بە تایبەتی نەخۆشیە گوازراوەکان لە حیوان زوونۆتیک دیزیز کە سەرچاوی ئەم نەخۆشیانە ئاژەڵە دەگوێزرێنەوە بۆ مرۆڤ بۆیە ئێمە پێمان باش بوو خوێندکارەکانمان لە نزیکەوە ئاشنای هەموو ئەو کەرەستە و توانای زانستی کۆلیژی ڤێتەننەری بن و هەموو ئامێرەکانمان پیشاندان بە سوپاسەوە دکتۆر سادات و دکتۆرە سنوور زۆر هاوکارمان بوون و هەستان بە ئاماژەکردن و شەرحکردن و ئاشناکردنی خوێندکارەکانمان بە هەموو ئامێرە پزیشکانەی کە لە سەنتەری توێژینەوە و تاقیقەکانیانە هەبوو. سوپاس.